سڵاوی خواتان لێ بێم کاتتان باش بۆ جاری دووەم لە کامێرەکانی تیژڕەوی هاتوچۆ تەقە کراوە. ئەم جارە زیانەکانی کامێرەکان زیاترن. کامێرەیەک بە تەواوی شکێنراوە، دیارە ئاسەواری گولەبەر کامێرەکە کەوتووەوە شکێنراوە. ئەو شوێنەی کە ئاسەواری گولە بە کامێرەکانەوە نزیکەی 5 بۆ 6 گولەبەر کامێرەکە کەوتووە و لە هەمان تەرەفی ئەولایی دیکەش گولەبەر کامێرەکان کەوتووە. واتامە جاری دووەمە لەلایەن کەسانی نەناسراوە تەقە لە کامێرەکانی تیژڕەوی دەکرێت ئەواتە ئەو کامێرانی کە پوینت و پوینتیان پێدەوترێت و ینی ناڕزاتێکی زۆری لێکەوتێتەوە لەسەر دانان و ئیشپێکردنی ئەو کامێرانە. هەرچەند ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ینی داواکاری گشتی سلێمانی دانانی ئەو کامێرانیان ڕەت کردوێتەوە بە نایاسایی دەیزانین بە تایبەتەوەی کە کۆمپانیا و کەتی تایبەت گرتوێتێ دەست، بەڵام تاوەکو ئێستا هیچ بڕیارێک نییە بۆ هەڵوەشانەوەی و کارپێنەکردنی ئەو کامێرانە. بۆیە ینی جارنەجار ناڕزایی هاوڵاتیان زیاتر دەبێت و لە هەمان کاتدا تەقەکردن ئەمە دووەم جارە، جارێکی دیکە هەر لە نزیک ئەم شوێنە کە لە چەمی تابین بوو بە نزیکەی 6 کیلۆمەترێک لێرەوە دوورە تەقە لە کامێرەکان کرا. ئەمە جاری دووەمە. ئێستا ئەم شوێنەی کە تەقەی لێکراوەتەوە لە کامێرەکان نزیک پیرەمەگرونە، واتە 2 کیلۆمەترێک لە پیرەمەگرونەوە دوورەوە. تاوەکو ئێستا تەقەکەرەکەش ناسنامەی دیار نییە. لە هەمان کاتدا ینی تاوەکو ئێستا هیچ کەسێک دەستگیر نەکراوە. کۆمپانیای جێبەجەکاری و کامێرانە وتوێتی کە سکاڵای یاسایی هەم پێشتر تۆمار کردوم جارش سکاڵای یاسایی تۆمارەکە لەسەر ئەو کەسانی کە تەقیان لە کامێرەکان کردوواتە سکاڵایەکی مەچول واتە نادیار تۆمارەکە لە دەرگای سلێمانی و داوای بەدەداچوونەکە لەسەر ئەم بابەتە. بەڵام تاوەکو ئێستا هەم ئەوەی جاری پێشوو کە تەقەی کردووە هەم ئەم جارە ناسنامەکانیان ڕوون نییە و ئاشکرانیە و نازانێت کێ ئەو تەقانەی کردووە. بۆیە ئێستا کۆمپانیای جێبەجەکار وتوێتی سکاڵای یاسایی تۆمارەکەین و ئەو کەسانی ئەویان کردووە ڕوبەڕووی یاسا نەکەینەوە. لە هەمان کاتداوەکو خۆتان ئاگادارن دانانی ئەو کامێرانە لە ماوەی ڕابردووشە زۆر ناڕزایی هاوڵاتیانی لێکۆدرێت بەتاتی ئەمڕۆ ڕێکخراوەکان بەشێک لە فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هەر ئەمڕۆ کۆنگرەیەک ڕۆژنامەوانیان ئەنجامدا سەر لەبیانی باسییان لە نایاسایی بوونی ئەو کامێرانە کردووە، داوایان کرد لە لایەنە پەیوەنددارەکان کە کار بکەن بۆ ڕاگرتن و هەڵوەشانەوەی ئەم جۆرە لە کامێرانی هاتوچۆ کە دانراوە. بەشێک لە زانیاریەکان بوو لە ناحیەی پیرەمەگرونەوە کە بۆ ئێمان گواستەوە.